جوڵەکان بۆ دروستکردنی یەک لیستی هاوبەش لە کەرکووک تا ئێستا بێ ئەنجامە. پارتی و یەکێتی ئەوەی هەیەیان بوو لە هەفتەکانی ڕابردوودا هەر یەک بەجیا خستیانە سەر مێزی لایەنەکانی دیکە. حیزبەکانی دیکە لەناو خۆیاندا هێشتا لە گفتوگۆدان تا ئەگەر یەک لیستێکە دروست نەبوو ئەوان چی بکەن و چۆن بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن. ئێستا کەسێکی غەیری کورد پارێزگارە لە کاتێکدا ئەمە مافی خەڵکی کوردستانە، مافی ئەوەیە پارێزگا لە دەستی کووردا بێ. بۆ ئەوە بە بڕوای من پێویستە لایەنە کوردیەکان ئەگەر یەک لستی سەر پێمان وایە یەک لست بێ، بەڵام ئەگەر یەک لستیش نەیانتوانی یەک لست بن دەکرێ دابەش بن بۆ دوو لستی جیاواز و ئێمەش وەکو خۆمان لە گفتوگۆدایم بزانین میکانیزمی بەشداریکردنمان لەو هەڵبژاردنە چۆنە، لەوانەیە لە چەند ڕۆژی ئایندەدا بگەینە بڕیارێک لەو بارەیە. ئێستا حیزبەکان لە بەردەم چەند بژاردەیەکدان، گرنگترینیان کۆبنەوەی هەموویانە لە ناو یەک لیستی هاوبەشدا. بەڵام بژاردەی دیکەش هەیە. ئەندامژی سەرکردایەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بژاردەکان دەخاتە ڕوو. ئەگەرمان لە پێش دەمێنیان ئەوە تا ئێمە باقی حیزبەکانی تکە بە یەکەوە دابنیشین لیستێکمان هەبێ کە پێمان وایە ئەوەش هەر قازانجی نیشتیمانی و قازانجی کوردستانی تێدا هەرێمی کوردستانی تێدانە، یانەوە ئێمە لەژنەی کاری چەپەکان بۆ خۆمان ئەو سێلایەنە بەشداری هەڵبژارد بکەین بلیستی شتای بەدیانەوە تا هەر حیزبە و بۆ خۆی ئازاد دەست دەکاتن کەمە لە هەر سێ ئەگەر هەتا ئێستا وەکو حیزبی زەحمەتکێشان وەکو لەژنەی کاری چەپی هاوبەشی چەپی کوردستانیش هیچ قەرارێکمان لەو بابەتە نییە. لایەنە کوردستانەکانی دەرەوەی پارتی و یەکێتی لە کەرکووک دۆش داماون. چارەنووسی چۆنەتی بەشداریکردنیان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەو دوو حیزبە بەستراوەتەوە. نازانن بە تەنیا بچنە مەیدانی ئەو شەڕە یاخود چاوەڕێی کاروانی پارتی و یەکێتی بکەن، چکە دەزانن سەرکەوتنی گەورە لە مەیدانی ئەو شەڕەدا یەک ڕیزی کوردی پێویستە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.